زانم سلااوان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرسی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست ئاشنا دەبینەوە بەیەک. ڕکابەرەکانی چامپیۆنز لیگ درێژەی هەیە ئەم شەویش کۆتایی بە پێنجەمین یارەکانی قۆناغی کۆمەڵەکانیت کام شەو کۆمەڵی یەکەم تا چوارەم یارەکانی خۆیانیان ئەنجام دەدەن. شەوی ڕابردوو کۆمەڵی تا پێنجەم تا هەشتم یارەکانی خۆیان ئەنجامدا کۆمەڵێک ئەنجام تۆمار کران. ئەمڕۆ دەوەستم لەسەر دوو یاری گرنگ کە یەکێکیان پەیوەستە بە پێشەنگی گروپ و یەکێکی دیکەیان پەیوەستە بە چارەنووسێکی گەورە لە نێوان دوو تیپدا کاوانیش گەڵەتەسەڕای تورکی و مانچستەر یونایتد ئینگلیزین کە باگەرێکی زۆر بارودۆخی کۆمەڵەکە پێچەوانە دەکەنەوانێ. بۆیە ئەمە باسێکی من دەبێت لەمڕۆ بەڵام چاوخشانەوە یەک دەکەین بە ئەنجامەکانی دوێنەیە وە قسەیەکی تاو لەسەر ئەو ئەنجامانەکەین کە لە یاری شەوی ڕابردوو بەدەست هاتوون بۆ تیپەکان سەرجەمەنجامەکان بە پێیتوانە لێرەشی دەکەینەوە بە تایبەتی من لەسەر سێ یاری دەوەسم هەرو سیاری کە دوێنێ بە تەواوی باسم کرد چونکە کۆمەڵەکانی دیکە تەواو ئەتلێتیکۆ مەدرید و لازیۆ گەشتنیان بە قۆناغی داهاتوو یەکلا کردوانێ مانچستەر سیتی پێشەنگی گروپەکەی یەکلا کردەوە ڕیدبۆڵ لایپزیگ پێشتریش بە دووەم سەرکەوت بوو لە کۆمەڵی مەرجیش دۆرتمۆند سەرکەوتنی دەسەبەر کرد ڕکابەرەکە ماوەتەوە لە نێوان سێیانی دیکەیە واتە بارودۆخەکان خەریکە تاو یەکلا دەبێتەوە. بەس سەرەتا من لە بەرشەلۆنەوە دەست پێ دەکەم کە لەو کۆمەڵەش بەرشۆنە تەواو بە یەکەمی سەرکەوت و پێشنگیشی یەکلا کردەوە و گشتیشی بە قۆناغی داهاتوو یەکلا کردەوە. ڕەخنە لە بەرشۆنە دەگیرێت گلەی لە ئەنجامی بەرشۆنە دەکرێت بەڵێ گلەیەکان واقعین. بەرشەلۆنە پلەی سێمیشی لە ئیسپانیا لەدەستداوە بەڵێم گلێش لەسەر بەرشۆنە واقعیە. بەڵام لە هەمان کاتدا پێکرانی ئامانجی سەرەکی بەرشەلۆنە شایانی دەستخۆشیە. مەرجنیە بەرشەلۆنە هەموو ساڵێ بێوێ خولی ئیسپانی بەرێتەوە. ئێستا تۆ ئەگەر کۆی گشتیە مۆرزە وەربگری بۆ نمونە با بەرشەلۆنە وەربگرین ئەم ساڵ خولی ئیسپانی نەبە. با بەرشۆنە لە جامی شاش بۆ نمونە دەستکەوتی جامی شابێنێ یاخود جامی شاژ نەبە. بە سێریکە ئامانجێ لە بەرشەلۆنەیە گۆڕاوە. وەرزەکانی ڕابردوو لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوای کردەوە. ئەم وەرزە بەرشەلۆنە ئامانجی سەرەکی پێکە کە بە سەرکەوتە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ. لەو گرنگتر بە پێشەنگی گروپەکەی گەیشتە قۆناغی شانزە. پێشەنگی گرتنی بەرشەلۆنە واتای ڕوبەڕووبوونەوەی داهاتووی تا ڕادێک چانسەیە کە ڕوبەڕووبوونەوەیکی ئاسانتر بێ وەک لەوەی کە بەرشۆنە بە تای مەترسیەوەی لەسەر بێ لە قۆناغی شانزە ماڵاوایکە. کەواتە گەڕانەوەی بەرشەلۆنە لە چامپیۆنز لیگە دەبێتە دەستکەوت بۆ تیپەکەی چاوی. ئیتر تۆ هەر چۆنێ لێکی تۆ گلێو لە ئەنجامەیە لە خولی ئیسپانی گلێو لە پێگاتەکەیە گلێو لە مێرکاتۆیە بەڵام وەکو کۆی گشتی کارەکان کارگەڕی بەرشەلۆنە ئامانجی چاوی بەرشەلۆنە لە ڕووی چامپیۆنز لیگەوە ستایشکردنی بۆیت. خولی ئیسپانیش ئەگەر نازناوەکەش نەبا ڕاستە قسێکی دەکەوێتە سەر بەڵام تیپەکەی کە گەیشتەوە چامپیۆنز لیگ بیان و بڕە لەوەی کە ساڵی داهاتوو بەرشۆنە باشتریش کامە جگەلەوەی جامی شای ئیسپانیاش لەو لاوەبوەستێ. کەواتە شەوی ڕابردوو چاڤی هێرناندێز و تیپەکەی کارێکی ناوازیان ئەنجامدا بەرامبەر بە پۆرتۆ سەرکەوتنیشی گرنگیان دەسەبەر کرد پێشەنگیان بە تاوی یەکلا کردەوە گەیشتنیان بە قۆناغی شانزە یەکلا کردەوە ئەنجا بەرشەلۆنە هەتا مانگی دوو کاری خۆی یەکلاکردنەوەی بۆ خولی لیگەی ئیسپانی لە برێ هەموو سەرنجەکانی بخاتە سەر لالیگا بۆی کە زیاتر لە ڕکابەرەکە دوانەکەی واگەر یاریزانی شیویست لە مەرکاتۆی زستانەیە بۆ چاوی بکرێ و نەقسانە پڕ بکرێتەوە بە تایبەتی و یاریزانانەی کە تووشی پێکانە بن بەرشەلۆنە ناچارە بەشداری بکات لە مەرکاتۆی زستانەیە چونکە تیپەکە نوقسانێکی زۆری بۆی پێکانەکان و لێ دروست بووە بەڵێ گلەی هەیە لە سەراسی یاریزانەکانی ترەوە مەرکاتۆی بەرشۆنەیە چاوی خۆی چۆن ڕێکی دەخاتەوە باڕێکی کاتەوە بەڵام گرنگترین شت بۆ بەرشۆنە چییە ئەوەیە کە ئامانجێکی گەورەی خۆی پێکە کە چامپیۆنز لیگی ئەمساڵ جیاواز لە دو ساڵی ڕابردوو قۆناغی خۆمەڵەکانی تێپەڕان بۆ پێشەنگی گروپەکەی گەیشتە قۆناغی داهاتوو ئەمەش چانسیەوەی دەداتێت بگاتە قۆناغی چارێکی کۆتاییش وەکو دەرفەتێک لە بەردەمیا بێ بۆیە کاری چاوی لە وەرزی ئەم ساڵە ڕەخنی چەند لێ دەگیرێ لەگەڵی شادەبێت دەم ستایشە بکرێت چونکە گۆڕانکاریی لە ئەنجامی بەرشۆنە کردو بەرشەلۆنەی گەیاندۆتە قۆناغی شانزە کەمە دەستکەوتێکی گرنگە بۆ تیپەکەی چاوی ئیتر تۆ بۆ لێکی تۆ کۆمەڵەکەی ئاسان بۆ پۆرتۆ و شاختار و ئەندەرلەخت بوو یعنی هەر شتێک لێ بیتەوانێ سەوی ئەو ڕەخنەیەکرێک کە
کۆمەڵی مەرجیش جیا کراوانێ وتیان میلان و پاریس بە ئاسانی سەردەکەونەوە تا ئێستا دۆرتمۆند یەکەم بلیتی یەکلا کردوتانێ و ئێستا دەستچمە سەر نیوکاسڵیش کەم شەو نیوکاسڵی نزیک بولەوەی کە هەر میلان و پاریس سەن ژەرمان لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوی کرد. ئەمە سەبارەت بەرشەلۆنە کە من پێم وایە چاوی کارێکی ڕاستی کردو بەرشۆنە ئامانجی سەرەکی خۆی پێکاوە تامانجی دوو بەرشۆنە گرنگجی بە خولی ئیسپانی بە چامپیۆنز لیگ بەنسبەتەوە کۆتایی هاتووە مەرکاتۆی زستانە ڕەنگە قسێکی تر لەسەر بەرشەلۆنە بکرێ ڕەنگە پلانێکی تری چاوی دابنرێ ڕەنگە بەرشۆنە بەرەو دۆخێکی تر هەنگاوەڵگرێت و بارودۆخی تیپەکە هێمن بێتوانێت لەبەرەوە دەبێت چاوەڕێ بین تا شتەکان دەگات بەوەی کە دەبینرێت. دۆرتمۆند ئێدێن تەریزیچ دۆرتمۆند تیپێکە لە ئەڵمانیا ئەنجامەکانی گۆڕانکاری بەسەرێ بەڵام لە ئەوروپا ئەنجامی باشیێنە سێیاری ئەخیر هەرسێکی بە سەرکەوتن کۆتایی پێێنا بەرامبەر بە چێ دوو یاری نیوکاسڵ و یاریی میلان و پێشتر یەکسانبوونێکی میلانیە بوو بۆیە گەیشتن بە قۆناغی دووەمی چامپیۆنز لیگ یانەیەکی وەکو دۆرتمۆند وەکو ئامانجی بەرشەلۆنە نییە وەکو ئامانجی میلانیش نییە وەکو ئامانجی مانچستەر سیتی نییە وەکو ئامانجی لیڤەرپوڵ نییە وەکو ئامانجی تیپەکان نە دۆرتمۆند ئامانجی بەشداریکردنی پاڵەوانێتی و هەڵگرتنی پێکانی تا دوورترین مەودە بۆ دەستکەوتنی زۆرترین پارە بۆ بەڕێوەبردنی تیپەکان. ئەگەر دۆرتمۆند پرۆژەیەکی وەرزشی گەورە بێ ئەوە یەکەم ئامانج دەبێت تۆ پارێزگاری لە ئەستێرەکانە بکەیت ئەبێ بەردەوام ئەستێرەکان لە تیپەکە تا بێڵێتەوە نابێت دەستبەرداریان بیت کە دەستبەرداریان بووی واتایشترە ئەرسیناڵی سەردەمی ڤینگەر تانبیریە ناو بە ناو نازناوی شێبەر بەڵام دەستبەرداری ئەستێرەکانی بوو بزنسیە کرد ئێستا دۆرتمۆندیش لەو دۆخەیە بەڵام سەبارەت سەرڕای و دۆخەش بە شایستەی توانی گەشتن بە قۆناغی 16 مسۆگەر بکە دۆرتمۆند تا ئێستا بەس گەشتنی بە قۆناغی 16 یەکلا کردوێتەوە. من نامەوێت قسە لەسەر دۆرتمۆند کەم لەوەری دۆرتمۆند زۆر ژیرانەی دەنتەریزیچ مامەڵەی کرد بەرامبەر بە میلان و ئیستیغلالی ئەوەی کرد کە میلان ڕافایلیاویتیانیە و توانیان ناوەندی میلان ڕابگرن و مامەڵەیەکی باش لەگەڵ ناوەندی میلانە بکەن لەم ڕێەوە توانیان سەرکەوتن بەسەر میلاندا بنووسنەوە چونکە چ پۆلیسی چ چاکویزی نیانتوانی بەو جۆرە پستان لەسەر دۆرتمۆند دروستکەن ڕاستە چکویزی چەند تۆپێک دەرچوونیە بوو و گۆڵیشی تۆمار کرد بەڵام ئەمە ڕێژەی پێویست نەبوو. ئەوەی کێشەیە بۆ میلان ئێمە وتمان ئەم تیپە وەرزی ڕابردوو چوارگۆشەی زێڕینی چامپیۆنزیجی بینیەوە بەڵێ تەواوە مەرکاتۆ لەسەر خواستی ئەم ڕایەنەرەی کە 3 بۆ 4 ساڵە لە میلانە کارەکە کەواتە ئەم تیپە بەردەوامی هەیە هەموو ئەو گرێبەستانەی کە کراون لەسەر خواستی ڕاهێنەرەکەی واژوو کراون ئەمە کارێکی تری باشترە و یاریزانەکان داواکرا و یاریزانی گرنگ بوون ڕاستە میلان نەیتوانیوە بێلینگام بێنێ بەڵام کە چەشویزیە ناوە لە ڤیاریاڵەوانەی وەکو بیلینگامەوە بۆ لە دۆرتمۆندەوە کە بینی ڕاستە مەوهیبەی بیلینگام زیاترە بەڵام مەبەستم لە ناوەکانە ئەوانەی کە هاتوونەتە میلان یاریزانی گرنگ بوون تۆ سەیری کە ڕیاڵ مەدید فران گارسیا ناوە لە ڕاڤالیکانۆ یاریزانی خۆی بە جێڕاوێت یاوان ێستا هەستێکی باش پێشکەشەکە میلان ڕێندەرسیە ناوە ئاسێکی باش پێشکەشەکە گلەکە لەسەر ڕێندەرز نییە گلەکە لەسەر مەنزومەی میلانە لەسەر کێیە لەسەر خودی ڕاهێنەرە لەسەر ستیفانۆ پیۆڵەیە کە تۆ ئەم داواکاریانت بە جێگەیاندووە دەبێت تیپەکە و بەرەو پێشبەری دیقەت بدەن لە میلانە توانای ڕاهێنەر بەسەر یاریزانە وەک پێویست نابین ڕەنگە ئێستەیەوە زۆر تانگلەیی لەوە بکەن لە جیرۆ بڵێ بۆ ئەو لێدانە سزای لەدەستا باوەڕ بکەن لای من لێدانی سزا لە دەستدانی زۆر ئاساییە زۆر ئاسایە هەموو یاریزانی لێدانی سزا لە دەستەیە شتێکی زۆر ئاسایە ئەوە ڕەخنەیەک نییە من لە خودی جیرۆی بگرم بەڵام ڕەخنەکەی من لەوەیە لە کۆی 90 خولەکە ڕۆڵی جیرۆ چی بوو لە یاریگایە واز لە لێدانە سزاکە بێنە لێدانی سزار حساب نییە لای من ئاسایی هەموو یاریزانی لەدانی سزا دروستە بێ و لە دەستی شێشتێکی زۆر تەبیعیە بەڵام لە 90 خولەکە تۆ چی بکرد لە یاریگە تۆ چ ڕۆڵێکە بوو چی یاریکردنیەکە بوو لەگەڵ ناوەندا چی یاریکردنیەکە بوو لەگەڵ باڵەکانە هەچ وەکو کاپیلۆوتی بەڕاستی شوورەییە بۆیانەیەکی گەورەی وەکو میلان بۆ تیپێکی بەهێزی وەکو میلان
کە هەموو سەرنج و هەموو توانەکانی خۆی لە تەنها یاریزانێکا کۆ بکاتەوە کەویش ڕافالیاوە. وەرزی ڕابردووش میلانیش کە لە چامپیۆنزی ماڵاوی کرد ڕافالیا و پێکان بوو. منطقی تیا تۆ هەرلیا و پێکان بۆ تەواوی تەمتی پە بێیوا بێ لە هەموو شتێ خۆ تۆ پێگاتەیەکی 23 یاریزانی و لە بەردەمایە 25 یاریزانی و لە بەردەمایە بە تەنها ڕافالیا نییە. بەڵێ ئێمە کاریگەری ڕافالیا و باز دەکەین بەڵام تیپەکەت کووە. ڕەخنەگرتن لە میلان ڕەخنەی کارگێڕی نیە بەڵکو هەموو ڕەخنەکان لایەنی هونەریە وە کواڵیتی یاریزانەکانە و من پێم وایە باشترین بژاردە بۆ میلانی تر کۆتایی هات دوورخستنەوەی ستیفانۆ پیۆڵێ چونکە پیۆڵی کوردوتەنی دەستی تی ناچێ گۆڕانکاری بکە ئەڵێ هەمووی هاوڕێی خۆین ئەڵێ هەمووی برادری خۆین یعنی سێریکە ناکرێت تۆ جیرۆ یاریە 2 3 4 5 خراپ بوو ئەدێ بێ بچیتە ناو مێرکاتۆ نەگواستنەوەی مەهدی تاریمی جێبەجێ نەکردنی داواکارەکانی پۆرتۆس گەورەترین زیانی بە میلان گەیان لە وەرزی ئەم ساڵە چونکە جیرۆ بۆ یاریزانی یەدەک دەبێت بۆ یاریزانی سەرەکی نابێت توانای نەماوە جوڵەی نییە ئیسفادین یعنی پێتانە لەم نەوەت خولەک بە نمونەوە بگرن ڕۆڵی جیرۆ چی بوو لە یارەکە ئەڵێن هێرشبەر تۆپی بۆ نەچۆ نەخێر جیرۆ تۆپی بۆ چوو بەڵام لە هیچ تۆپێکا دیار نەبوو پۆلیسی چەند تۆپی ئەڵایە ناوە کالابریا چەند تۆپی ئەڵایە ناوە بچەکویزی چەند تۆپی ئەڵایە ناوە ڕۆڵی نەبوو خۆ هێرشبەر ئەرەوە نییە تۆپەکە بخەیتە سەرسەریەوە بیخاتە گۆڵۆ ئەی ڕۆڵبینینەوەی تۆ لە سەرەکەی بیتە پێش بچیتە دووەوە مەحاولە بکەی بۆی کە تۆ سەرە ئاڕاستە بکەیت ئەمە جگەلەوە هیچ یاریکردنێکی لەگەڵ ناوەندا نەبووە لەبەرەوە من مەوزۆعی میلان شتێکە میلان پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیە میلان وەکو یاریزان کواڵیتی یاریزانەکانی خراپ نین پێگاتێکی باشی لە بەردەمایە ئەم پێگاتەیەکرێ ڕانەرێک بێ دیسفادی لێ بکات لە ساڵانی داهاتووە بتوانێت ئەم تیپە دروست بکات بەڵام کاری پیۆڵی جارێکتر دێڵێمەوە لەگەڵ میلانە کۆتایی هاتووە ڕاستە میلان چانسێکی ما بگاتە قۆناغی داهاتوو بەڵام ئەمەوە چانسە نییە یاری پێ بکات دەچمە سەر ئەو یاری کە ئەم شەو زۆر ئازاریدا ئەو یاری کە ئەم شەو لە شکستی میلان زیاتر نیگەرانی کردم یەکسانبوونی نێوان پاریس سەن جەرمان و نیوکاسڵ طبعاً خۆتان دەزانن نیوکاسڵ گۆڵێکی تۆمار کرد پاریس تا دواساتەکان هەوڵیدا بۆ یەکسانکردن جامەکە بەڵام سەرکەوتوو نەبوو کە هەندێک جار هاوڕێیان دەپرسن لە حاڵەتێکی تەحکیمی کە من گلەیی یەکەم هەیە ئەڵێن کاکەوە نەبووە چۆن ئەبوو ئەوە ناگیراوە تەواوە بوو شتەوە بۆڵم ناخۆیان مەبەستیان بێ هەموو شتێکن ئێستا ژەو قسەیەکەمەوە سوورم لەسەری هەستی پێک کە پاڵەوانێتیەک دەستە بەرەکە دڵنیا بن لەوەی خواستیەوەی ئیتیحادی لەسەر نەبێ بە هیچ جۆرێک ناتوانێت دەو پاڵەوانێتیە باتەوە میلانە ڕیال مەدریدە مانچستەر سیتیە ئەرجنتینە بەرازیلە ئیتالیایە مەجالی تیان نییە بۆ بە چ پێوەرێن قسەکەی بە پێوەری یاریەکەی لیڤەرپۆڵ و تۆتنام خۆی خۆتان بینیتان پێوەری یاری لیڤەرپۆڵ و تۆتنام کە ئەمەش هاوڕیانە و حاڵەتە ئەمە ئەو حاڵەتەیە کە بۆمان باز دەکەنەوەنێ یعنی تۆ ئەتەوێ لیڤرامین تۆ چۆم بچێ بۆم تۆپاگەر من حرەکەکە و بۆ بکەم ئەسا حرەکەیەکە بۆ بکەم تۆ تەوێ ئاوا هەنگاو هەڵبێنێ یعنی کەسەیە ئاوا هەنگاو هەڵبێنێ هەر حرەکەی بنیەتی بەشەر کە ئەڕۆی تۆ بەم جۆرە ئەڕۆ ینی ئەم دەستە دەبێتەوە تەوازن بۆ جسمە ئەم دەستە دەبێتەوە تەوازن بۆ جسمە بەڵام دیقەتێکی حاڵەتەکە بدەن تۆپەکە دەیدا بە لەشیدا کاچ کاتێ تۆپ بەر لەش کەوت شتێکی یاسایە ئەم تۆپەکە بەری شێگوێ 100% نین لەوەی بۆ مباپێچێ لەبەر تۆپەکە بەرجسمی کەوتووە کاتێ بەرجسمی نەکەوتاتەوە کاتە بیان و پێ بوو بڵێ بۆ مباپێچێ و لە حاڵەتی یەکەمیشە من زەمبی مارچینیاکی تیا نبینم مارچینیاک نەیکرد بە لێدانی سزا کە گەڕایەوە بۆ ڤار تەنانەت بڕۆن سێریکەن دیقەتی لەختەکەی مارچینیاک بنەوە ئەم دیوەیان هەر پیشان نایە لە ڤیدۆیە بە هیچ جۆرێک ئەم دیوەی کە ئێستا لە ئێوە دیارە لەم ڤیدۆیە ئەو دیوەی بینی کە بەم جۆرەیە حاڵەتەکە و لێەوە دیم بڵی بەو جۆراکە بەڵام ئەم دیوە پیشانی مارچیناک نەیرا لە ڤیدۆکانە بە دوو حاڵەت ئەو ئەمرێکی پێکراوە لە سەروانێ هەر ئەوە لەم دیوە ڤیدۆکەی بینی حاڵەتەکەی بینی مناقەشاتی ڕوویە ئەو بە ئەمر پێیان وتووە بڕۆ فیکەی پەنارتی لێبە هاتەوانێت لە خۆ دەستێکی شارت ئێمەکرد شەرحەیە کرد کە ئالاساز ئەم دەستە بەرز بۆ تۆ ڕێگی کاکە یاریزان تەمەرکوز زیێر بەم جۆرەیە من پەیوەندی مەکاکە داراشەوە کرد کە داوەرێکە و حاڵەتەکان لەگەڵ حەکەمی تری شاباسم کرد ئەم حاڵەتە بە هیچ جۆرێک لێدانی سزا هەموو شتێکە بەس لێدانی سزانیە 95 خولەک ماندووبوونی تیپێک بۆ کوێ
95 خولێک هەوڵدانی نیوکاسڵ بۆ کوێ بەس لەبەرەوەی چانسی پاریس سان ژەرمان بێنێتەوە خۆ پاریس سان ژەرمانیش بە ڕێژێکی زۆر بێیوا بۆ بۆیە بچواتە ناو دۆرتمۆند بیبردایەتەوە نیوکاسڵیش لەگەڵ میلانە بەس بدۆڕایە ئەنجا پاریس سان ژەرمان چانسی سەرکەوتنیە بوو بەڕاستی ئەمە شوورەی بوو ڕوویە ئەم شەو ئەمە شوورەی بوو بۆ چامپیۆنز لیگ شوورەی بوو بۆ یوفا شوورەی بوو بۆ تۆپی پێ شوورەی بوو بۆ دادپەروەری دایمی ژێڵێمەوانەیە کاکامەنا وەکوتمە قسەی کە جوان ئەگەر پێ دوایە تۆپی پێ و مقەدەسەیە کە تۆی بینی و پێ دوایە ئەوەی کە نازناوەکە بەدەستێنێ ئیلا ئەو شایستەیە ئەوەی کە ئیباتەوانێ ئەو شایستەیە ئەوە دڵنیا بە غەڵەت لە تۆپی پێ حاڵی بوو لەبەرەوەی تۆپی پێ ئەمەیتیایە ئەوە ئێستا بۆی هەیە ئەمساڵ پاریس سان ژەرمان ئەگەر گریمان ئەمساڵ پاریس سان ژەرمان چامپیۆنز لیگی برد ئەم حاڵەتە لە بیرەکرێ کەس باسی ئەم حاڵەتە ناکە دە پاریس سان ژەرمان هەر سەرکەوێت لەم کۆمەڵانەیە ئەم لێدانە سزانە حەقی کە بووی ژیراوە هۆکارێکی سەرکەوتنیەتی هۆکارێکی سەرکەوتنیەتی بۆ قۆناغی شانزە ئەمە کە بە هیچ جۆرێک لێدانی سزانیە و بە هیچ جۆرێک نابێ بکرێتە لێدانی سزا و ڕەنج و ماندووبوونی و تیپیان لە دەستدا نیوکاسڵیان بێهیوا کرد سەرڕای ئەو هەموو پاریس سەرفی کردو سەرڕای ئەو هەموو پرۆژێکۆی کردوێتەوە سەرڕای و گەشتەی کردوێتی سەرڕای ئەو جوودەی 95 خولەک یاریزان کردوێتی لە تۆپی پێیاکەم و پرەنسیپێکی تۆپی پێیان جێبەجێ کرد بەڵام بە دەستی ئەنقەست ئێتە یوفا بەرپرسیارە لێ لەبەری مارچینیاک پێتەڵێم حاڵەتی دووەمی نەبینی ئەم لیانی ڤیدۆی بینیوە بەم جۆرە ئەم حاڵەتی بە هیچ جۆرێک نیشان نەیرا برم حاڵەتە زۆر وازەحە ئەم دەستەنە ئاوا ڕۆشتووە بەرزی کاتەوە بۆ تۆپەکە حاڵەت هێبێنی هیچ بەڕاستی منۆکو باسم کرد ئەم شەو من زۆر نیگەران بووم بەوە و بارودۆخەکەی ینی شتێکی زۆر ناشتین بوو شتێکی زۆر قێزەون بوو بەڕاستی غەدر لە نیوکاسڵ کرا نامەوێت هیچی تر بڵێم ینی لەمە زیاتر نییە کوتم ینی من تەوەقوعەکەم مارچینیاکە ڕێک لێەوە پێی وترابێ لە ڤارەکەەوە پێی وترابێ کاکەم حاڵەتە بێ بکرێ بە پەنارتی شویکەی پەنارتی لە چونکە هەموو ناوژیوانەکان و هەموو ئەوانەی کە هەن ئەڵێن پەنارتی نیە ئەمە بەیت جۆرێک پەنارتینی چۆن دەکرێت بە پەنارتی من ئەمەیان نازانم هاوڕیان بۆ مامخەنەوە سەریارەکەی تر حەز ناگەمی چیتر لە سەرمیارە بڵێم لەبەری لە سیارەکان ئەمڕۆ ڕۆم بەڵام بابێمە لای کۆمنتەکان وەڵامی بەشێک لە کۆمنتەکان بمەوە کاگەڵمەد وڵایە گەری سەرکەوتنی میلان هیچ نییە لەبەروی تۆ چیتە ناو سان جیمس پارک دەبێ بیبیتەوە چاوەڕێبی دۆرتمۆند لە پاریس سان ژەرمان بەرێتەوەمەی تۆ داوایەکەی معجززەیە لە تۆپی پێ ئاتیماتکردن لەسەر معجززە ناکرێەوە کاکە بەیاجیانەوە تا باسی حاڵەتەکەم کرد کاکە سەرکۆش باسی نیوکاسڵەکە کاک بڕواڵێ گەر بەڕێی تۆ گەر بارن ئەم ساڵە بتاڵ نەبات نابێت دوور بخرێتەوە تاوان مەبەستی لە تۆ خێڵە دوور بخرێتەوە بەڵێ بە تەکی دەبێت دوور خرێتەوە وڵاتێکی تاگاجانەڵێ هەروەک لە سەرەتا پێشبینیم کردو و پاریس بە پلەی یەکەم سەرەکەی وڵا پاریس ئەگەر بە پلەی یەکەمیش سەرکەوێت سەریەخەن پاریس سەر ناکەوێت بە پلەی یەکەم بە سەریەخەنەوە حاڵەتەکە بوو دیار بوو کامشۆ پاریس چانسی پاریس هیوا ئیرایەوە کە لە چامپیۆنز لیگ بەردەوام بێ ئەم شتانە بکرێت بۆ هەموو تیپێ سەرکەوتن ئاسانە شتێکی ئەوە قورس نییە کاکەسانەڵێ هەز ناکەی خراپی بارسا لەماوە لەبەر چامپیۆنز لیگ بوو زۆر شپرزە بوون ئەترسان تا گۆڵەکەی پۆرتۆ دوایەوە هاتنەوە هۆشخۆیان تاوان هەموو کاتێک گۆڵکردن لێ و زیان نییە بەڵکو بە خۆداچوونەوەیەکە هەموو شکستێ زیان نییە بە خۆداچوونەوەیەکە تۆ سێری ڕیال مەدرید کە پێرار کە چوارویچەکەی بەرشلۆنەی دۆڕان لە ناو سانتیاگۆیە چ گەڕانەوەیەکی کرد پاریس سەن ژەرمان و چێلسی و مانچستەر سیتی و لێڤەرپۆڵ و خولی ئیسپانی بە جیازی 12-15 خاڵ بردەوانەیە ها مەرجی هەموو دۆڕانێ و هەموو گۆڵکردنیە لێو بە زیان بێ بەڵکوەوە تا سوودەکەشیە بوو کێشەی بەرشەلۆنە بەردەوامە بەم بردنەوەی تێمەکەون کاکە ڕەباز باسمان لەوە نەکردو بەرشەلۆنە تیپێکی بێکێشەیە و چامپیۆنز لیگ و خولی ئیسپانیا باسمان لەوە کردووە کە بەرشەلۆنە گرنگترین شت بۆی پێکرانی ئامانجەکەیەتی کە گەیشتۆتە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ کوڕە تاقانە چوارباخێڵە بەرشۆنە بە یەکەمیش مەترسی لەسەر لاگەرکی سەرکەوتنی ئینتەر میلان و پاریس سەن ژەرمان بە دووەمی ئێخۆ هەرەبێت لە چوار تیپەکە دوو تیپی خەتەریشی تیا بێ و تۆ لێی دوورکەویتەوە کاگی وایشەڵا لە پریمەر لیگا باسی چێلسیەکەی نەوانێ
نیوکاسڵ تیپێکی تۆپمەیە لە ئەبتاڵ ئەوروپا تا ئەمەرزە باشترە بەڵامی ترەوە هیواکەیان کوشت سەمشە نیوکاسڵ بۆچی یاریکە لە سەنت جەیمس پارکە کێڵە یاری داهاتوو پلانەکە بەو جۆرە نییە هەر بە پاریسی شێوە بە نەم یارە پاریسیان هێناوە تۆ ناویارەکە یاری داهاتوو پاریسیش لە ناو بەرن و دەرفەتەکە بن بە میلان بەخوا نازانین چۆن دابەشیکرۆ بۆیە بە چاوەڕێکەین کاکە چێنەر جیرۆ بە چوار کە لە میلانی خەڵەتاندووە جیرۆ 10 ساڵە لە پریمەرلیگ ئەحتیاتە عیبە بۆ میلان یاریزانێکی هاوای کردو بە ئەفسانە لە خۆی وڵا کاکە چێنەر پێت ناخۆش نەبێ مباشیرەکانی میلانیش هەر جیرۆ لێ هەیە هەنی وەرە دیقەت بە مباشیریش کە دروستە بێ بۆ میلان هەر جیرۆیەتە سەر مباشیرەکان ماڵی بێکەس ئاوایە هەڵەما پەندێکی کوردیە لە ماڵی خۆنە خۆر بۆ چەکمە بۆر هیتر جیرۆ دیشکەوتۆتە سەرەوە و ئەیخوا کاکە چۆمان کێشەی پاریس سەن جەرمان هیچ کێشەیەکی نییە پاریس سەن جەرمان بۆ ئەم ساڵ یاری ناکا بۆ ساڵی داهاتوو یاریەکەم لە بەرنامی دوێنێ من باس کردەوە کاگازادیش غەدر لە نیوکاسڵ کرا بارودۆخی میلاوە گێستە بێت تا بەم جۆرە بڕوار وڵا هەروەکو ئێستا بێ کاکامەران لە پارە سەروی هەموویەتی هەروەڵا هەر سەروی هەموویەتی دڵنیا بەلەوە وڵای کاکە ڕامانسەری مانچەستەرسیتیم نەکردووە کاکە چێنەرەڵێ پێدانی 8 دقە بە یاریەکە من سری یارەکەی پاریس سەن جەرمانم نەکرد بەڵام ئەو تێبینیش لەسەر هەشخولێکی ئیزافیەکە هەبوو بەڵام سەریم لە خەسەکەیم کرد کە زۆر تۆپ لە دەست دەرنەچۆ تاڵێ تۆپی پێ تاوا بۆ بەس ئێمە کۆڵی لێناین چی بکەینی تر بەعیشەتەکەمان چۆ دەسەر تۆپی پێ کاگەحمەد ئەو کاگەحمەد جان حاڵەتی تر هەبوو لێدانی سزا بۆ نەگیراوە من باسم لەم باسە نییە باسم لەوە نییە ڤارێ بەس ئەم حاڵەتە کە کراوە بە لێدانی سزا من ئەوە بۆ باسەکەم کە کراوە ئەوەی کە ناکرێ یەک و دوان و سیان و چوار نین زۆربەی یاری شتیتیان ناکرێ ئەمە بۆ یەکتی نییە بەس ئەمە ئەبژێڕێ ئەمە شتێکە کە لێدانی سزانیە تۆ ئەژمارەکەی نا حاڵەتەیە کابرا ئەو یەحتیکاکە ئێستا بۆ نمونە ئەمەی تۆ داوای لێدانی سزا ناکەی کابرا بە حاڵەتێکی ئاسایی بینی ئێستام شەو پەنارتی لەسەر میلان گیرە کالابریا قاچی درێژ کرۆ بۆ تۆپەکە بەرکەوتنی عەرقەلەی بۆ یاریزانەکە دروست نەکرد بەڵام یاریزانەکە لەسەر ڕۆشتنە داوەرەیە کا بە پەنارتی ڕاستیشە نەشی کا بە پەنارتی ڕاستە ئێمە قسەمان لەسەرەوە نییە قسەمان لەسەرەوەی کە ئەمە پەنارتی نییە تۆیکی بە پەنارتی ئەمە کێشە دروستەکە کاکە سیروان ئەڵێ هەمانە و نابژیانە بوو کە لە یاری کۆتایی مۆندیال 2 پەنارتی بۆ موباپێ گرت وەڵای تر نازانم مەبەستە لەوەی 2 پەنارتیەکەی موباپێ پەنارتی نەبووە ئەگەر مەبەستە لەوە بێ نا هەردووکی لێدانی سزا بوو یەکیان دەستەکە وازەحە کە ئەمە هیچ مەجالیتیانێ و دەستەی کە بەرزە بێتەوە چونکە دەستەکە بەم جۆرێ ئەوەی تریشیان عەرقەلەکەی ئۆتامێندیکە عەرقەلەیەکی وازەحانی هیچ شتێکی لەسەر نەوتراوە کاک سیروان ئەم شەو مارچینیاک خۆی پەنارتیەکە هێژمار نەکرد مارچینیاک خۆی حاڵەتەکە درێژەی پیا بە پەنارتی هێژماری نەکرد بەس کە گەڕایە بۆ ڤار یەک دی ڤیدیۆیان پیشانە پێی کرا بە پەنارتی یعنی ئەمە قەناعەتی منە مارچینیاک ئەم شەو خۆی پەنارتی هێژمار نەکرد بەڵکو پێی کرا بە پەنارتی ئەنجا خۆی ئەو بڕیارەی جێبەجێ کرد کاکە ژێوەرەڵێ زۆر شت فرۆشراوە وەڵای کاکەیوان ئێمە دژی پاریز نین ئەگە قەزێەوە بێ وە بگرە من پاریس چەند ساڵێکی ژانی خۆشەویستیم بۆی هەبوو بۆی ئەنچیلۆتی بەهۆی ڤێراتی تیاگۆمۆتا باوەڕ بکە هیچ کاتێکیش ڕقم لە پاریز نییە بەڵام ئەوەی ئەم شەو ڕوویدا غەدەر بوو تۆ گەر بە حەقدی بەرامبەرەکە و سیرکی باوەڕ بکەوە تۆپی پێ نییە ئەوەی ئەم شەو ڕوویدا غەدرێکی گەورە بوو کاکسۆران نەبەخوا حازر نیم بۆ قەتەر نەوەڵا بەرشۆنە لەکوێ بەرشۆنە توانای بردنەوەی چامپیۆنز لیگی هەیە وەڵا کاکە سۆران لەگەڵ مامۆستا گۆرانە بڕۆمزان ئەگە بۆ سەردانێکی زیارەتیشی و کابرایەش بکەن با لێرە ناوی نێنم تەبعاً باسی ڕیاڵ بەسەر چاو
ناکا کەیوانەزانم مەبەست لە من نییە بەس مەبەستم لەوەیە لەم دژە پاریسەکە کە قسەت بۆ دەکەم من مەبەستم لەوەیە بەس ڕوونکردنەوەی خۆممایتێ لەگەڵ یازانم کاکە کەیوانجان تۆ دایم لەگەڵ مانای کاکە نێچیر بەڕای تۆم کۆمەڵەیەکیە سەردەکەی وڵا ئەگەر بەم جۆرە بڕوا من لەو باوەڕیان پاریس سەن جەرمان هەلەکەی خۆی لەدەست نەیە هیوادارم ئەسەبەکو خۆم هیوادارم لەبەر دادپەروەری هیوادارم دۆرتمۆند و نیوکاسڵ سەرکەون و ناشمێ میلان چەند هاندەریشی بم نامێ بژگاتە ئۆرۆلیگیش بەڵام ڕەنگە پاریس و دۆرتمۆند بڕۆن زۆر بە خێرایی دەچمە سەر یارەکان هیچ دەرفەتێکم نەبوو بەخوا باسێک لە یارەکان بە خێرای باسییانەکەم گەڵەتەسەرای مانچستەر یونایتد ئەم شەو یاری مانوونەمانی تینهاگە ماڵاوایکردنی لە چامپیۆنزی خراپ بەسەر تینهاگا دەشێتەوە بەڵام بەپی پێشبینیەکان تینهاگ بۆ ساڵێک و 2 ساڵ ناتۆتە مانچستەر یونایتد دەگەرم شەویش دەرکرێ بارودۆخێکی ئاساییە ڕۆبەڕبوونەوەی گەڵەتەسەرای مانچستەر یونایتد لە یاریگای تورک تیلیکۆمەرینا لە ئیستانبول یاریی یەکلاکەرە و کۆتایی پێشوەخت هەیە کامە چاوەڕێ دەکرێت یاریی بەهێز بێ باری مونیخ و کۆپناگن باری مونیخ تەنها بۆیە کە درێژەدان بە سەرکەوتنەکانی بەشداری لە چامپیۆنزلیگەکە بۆ گۆڵکردنی یاریکن و کۆپناگنیش لە پێناو دواهەلی و سوودوەرگرتن لە یەکسانبوونی گەڵەتەسەرای و مانچستەر یونایتد کۆپنهاگن ئەگەر بتوانێت دەنجامێکی باش بێنێ و یاری کۆتاییش لەگەڵ گەڵەتەسەرای بباتەوە ئەو کاتە توانێت و دەرفەتەش لە یونایتد تێک با و بگاتە قۆناغی داهاتوو ئیشپیلیە و ئایندۆڤن ئیشپیلیە تیپێکی بێیوا لە چامپیۆنزلیگ دەرفەتی ئۆرۆلیگەکەی بەنەوانێ باشە میانداری ئایندۆڤنەکە ئارسناڵیش لە پێناو یەکلاکردنەوە و گەشتنی بە پلەی یەکەم بۆ قۆناغی داهاتوو میانداری لە لانس دەکات لە کۆمەڵی سێم سپۆرتینگ براگا و یۆنیۆن بەرلین لە دوا چانسی خۆیانە بەیەک دەگەن کە یۆنیۆن بەرلین هیوایەکی وای نەماوە بەڵام سپۆرتینگ براگا بە سەرکەوتنی لە کۆتاری لەگەڵ ناپۆلیا دەرفەتی ئەوەی دەبێت لە ڕکابەرەکەیە بمێنێتەوانێ ڕیال مەدرید لە سەر یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ بۆ یەکلاکردنەوەی پێشەنگی گروپەکەی میوانداری لە ناپۆلیەکەی واڵتار ماتزاری دەکات کەم شەو ڕیال مەدرید هەژ یاریزانی پێکراویە بەڵام تیپەکە و کۆی کارلۆ ئەنچیلۆتی دەڵێ لە دۆخێکی ئارامە تیپەکەیان بەهێزە و بە هەموو جۆرێک ئامادەن بۆی کە سەرکەوتن تۆمار بکەن و بە هەموو جۆرێک ئامادەن بۆی کە بتوانن پێشەنگی گروپەکان یەکلا بکەنەوە چونکە لە چامپیۆنزلیگا گرنگترین شت گرتنی پێشەنگیە لە دواتر ینی تی ئەنجە دوا هەوڵی بۆ بێ کە بە پلەی دوم بگات چونکە گەر بە یەکەمی نەگەی ڕەنگە یاریشی قورس لە قۆناغی 16 چاوەڕێکات هەر چەنەموو ئەگەرەکان کراوە دەبێت لە کۆتا کۆمەڵە بەنفیکای بێهیوا میوانداری لە ئینتەرمیلانی ئیتالی دەکات ریال سۆسیدادیش میوانداری لە سالزبۆرگ دەکات کە لەم کۆمەڵی ریال سۆسیداد و ئینتەرمیلان ڕکابەری گەیشتن دەکەن بە پێشەنگی گروپەکان بۆ قۆناغی داهاتوو و ئەوەی دەمێنێتەوە بەنفیکا دوا چانسی خۆی تاقی دەکاتەوە بۆی کە بتوانێت دەرفەتیەوە بەدەست بێنێت بگاتە ئەوروپا لیگ بەڵام دەرفەتێکی زۆر کەمیە دەرفەتەکە لای سالزبۆرگ و تیپەکانی دیکە باشترە ئەمە ئەو یاریانەیە کەم شەو ئەنجامە درێن تاوان سپەیش یارەکانی ئەوروپا لیگ درێژەی دەبێت هەفتەی داهاتوو دەگەڕێمە وڵاتان لە یاریکردنی خولەکان و یاری خولەکانەوە کە تۆتنهام ڕوبەڕوونەوەیکی سەختی دیکەی هەیە کاتێک بەرامبەر بە مانچستەر سیتی یاری دەکات و دەچینەوە کێبڕچی یانەکان چونکە ئیتر چامپیۆنز لیگ بەرەو قۆناغەکانی کۆتایی هەنگاوە لەگرێکە قۆناغی کۆمەڵەکان ئەم شەو کۆمەڵی تیپی دیکە دەگەنە قۆناغی داهاتوو یاری شەشەم تەنها چەند یاریەک دەمێنێتەوە کە قسەی لەسەر بکرێما باقیەمە ئەنجامەکان یەکلا دەبێتەوە تا ڕۆژی یەکشەمە پێتان دەگەمەوە بەخواتان ئەسپێرم خواتان